دانانی سیستەمی پریپید لە هەرێمی کوردستان و گرانکردنی نرخی یەکەی کارەبا لەسەر هاوڵاتیان یەکێکە لەو گرفتانەی کە لە ئێستادا زۆرترین باس و خواستی لەسرە. لە ماوەی ڕابردوودا لە شاری دهۆک نرخی کرێی کارەبا بۆ یەکەیەک لە 18 دینارەوە بۆ 56 دینار زیاد کرا. دوای ناڕەزایی هاوڵاتیان نرخەکەی ئاسایی کرایەوە. بەڵام ئێستا لە سەر ئاستی هەرێمی کوردستان نرخی کارەبای پریپید لە شاری هەولێر لە هەموو ناوچەکانی تر گرانترە و نرخی یەکەیەک کارەبا لە 18 دینارەوە بۆ 175 دینار زیاد کراوە و ئەمەش ناڕەزایی ئەو هاوڵاتیانەی لێکەوتوتەوە کە کارەبای پریپیدیان بۆ جێگیر کراوە و نرخی کارەباکەیان لەسەر زیاد کراوە. خۆیان نایاسایی ئەم بابەتیان پلەبەندی کردووە، ڕیزبەندیەکان هەڵەیە لەسەر چ بنەمای کردوانی یاسایی نییە، زۆر نایاسایی. ئێمە توانین سکاڵا تۆمار بکەین پێشمور بە جەنابی وەزیر، بەڵام ئەووتی هەوڵ ئەدەین نرخەکەی دابەزینی نەخوارەوە. ئێستا ئێمەش بەڕاستی هەر مای پێکەنینە کەسێکی لە هەر ماڵێکا کاسبی ئیشکا بۆی کە پارە باتە کارەبا و کارەبا بکڕێت. لە سلێمانیش 4 پرۆژەی نیشتەجێبوون کارەبای پریپیدیان بۆ جێگیر کراوە و 24 سعات کارەبای نیشتیمانیان هەیە، بەڵام لەگەڵەوەشدا کرێی کارەبایان لە 18 دینارەوە بۆ یەکەیەک کراوە بە 156 دینار کە ئەمەش نرخی کرێی کارەبای بازرگانیە و ئەم نرخەش هاوڵاتیانی شارەکەی نیگەران کردووە. نەعەدالەتێکی زۆری تیابینی. نەعەدالەتەکە لەوەیە کە هاتوون سیتیەکانیان لەگەڵ دەرەوی سیتیەکان جیا کردوتیان ئەم خەڵکیان کردووە بە دووچین دانیشتوانی ناو پرۆژەکان لەگەڵ دەرەوە. کارەبای نیشتیمانی لە ناو سیتیەکانە بە هایکۆستا، یعنی وەکەوەی کە ئەم یەکانە یەکەیەکی تیجاری بن بە 156 دینار کارەبایان لەسەر حساب کردوین لە کاتێکە بۆ هاوڵاتیشی عادی لە لەسەروانش گران کراوە. ئێستا لەواسی خەڵکی دەرەوە ئاگای لەمە نەبێت لە 18 دینارەوە بۆ تا 6 دینار و 80 دینار و سەروتر، بەڵام بە شێوەیەکی تەساعودی ئەگەر لێرە ژوا بۆ ڕەنگە خەڵک گلەی نەبووایە زۆر بە ئاسانی تێئەپەڕی. لە ئەلوەی نوێی سلێمانی و ناوبازاری سلێمانیش کرێی کارەبا لە 18 دینارەوە بۆ 156 دینار زیاد کراوە و ئەم نرخەش تا ڕادەیەک بارگرانی لەسەر ژیانی کاسبکارانیش دروست کردووە. گرانکردنی نرخی یەکەی کارەبا لە 18 دینارەوە بۆ 156 دینار وەک لایەنە پەیوەندیدارەکان دەڵێن بۆ ئەوەی هاوڵاتیان پابەند بکەن بۆی کە ڕێژەیەکی کەمتر کارەبا بە بەراورد بە ڕابردوو خەرج بکەن و لە هەمان کادا فشارێکی زۆر لەسەر فیدەرەکانی کارەبا کەم بکەنەوە. بەڵام ئەمە فشارێکی زۆری خستوەتە سەر شانی بەشێک لەو هاوڵاتیانەی کە لە ئێستادا سیستەمی کارەبای پریپیدیان بۆ دابین کراوە. وەکەوان دەڵێن بەرزکردنەوەی نرخی یەکەی کارەبا بە ڕێژەی لە سەدا زیاتر لە 866 دینار ئەمە بارگرانی لەسەر شانیان دروست کردو و چاوەڕوانن لە داهاتوودا لایەنە پەیوەندیدارەکان بەدەم داواکاریەکانیانەوە بێن و نرخی کارەبای نیشتیمانیان بۆ ئاسایی بکەنەوە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.